وزارة لەسەر بابەتە دەوەستین ڕامیار جەمال مامۆستای زانکۆ جەنابێ ڕاستەوخۆ لە ڕانی و میوانی ئەم کاتژمێری هەواڵن مامۆستا ڕامیار سڵاو لێ بێم کاتت باش سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دڵنیام ئاگاداری نەشرە بووی و زانیاریەکانیش لای تۆ ڕوونە ئەمڕۆ حەوتەم ڕۆژە گرژیەکان بەردەوامن و هەمووان ترسی ئەوانەیە کە ئەم بابەتە زیاتر سەر بکێشێت و لە کۆنتڕۆڵ دەربچێت دەمێت سەرتا خوێندنەوەی جەنابەت بزانم بۆ تەواوی ئەم بابەتانی کە ئێستا هەیە. سڵاتان لەبێت هێبی خان سڵاو لە تۆ بینێرانی بەڕێزیش بەڵێ ئەم بابەتە خۆی چاوەڕێ دەکرات تەوەقع دەکرات کە لە کۆنتڕۆڵ دەربچێت دوو شەوی داهاتوو بەڕاستی ساتی زۆر مەترسیدار بوون هەموو ناوچەی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاوەڕێی ئەوان دەکرد کە دۆخەکە بکوڵێت ئەویش بێگومان وەستا بۆ سەر ئەم بڕیارەی کە سەرۆکی ولايات یەکگرتووەکانی ئەمریکا سەرۆک ترمپ کە متوقع بوو بیدا ئەویش تەداخلی ئەوان بوو لە جەنگدا بەڵام تا ئێستا نەکراوە تا ئێستا ئێمە دەتوانین کە بڵین وەزاکە لە کۆنتڕۆڵ دەرنەچۆوە تا ئەمەی کە ئێستا هەیە ئەم جەنگە جەنگێکی باڵستیە موشک تیایدا بەکاردێنرێت تیارە تیایدا بەکاردێنرێت درۆن تیایدا بەکاردێنرێت بەڵام ئامانجی هەردوو وڵاتەکە جگە لەوەی کە ترساندن و بەکارهێنانی جەنگی دەرون نییە ئێمە وا دەکەین پایتەختەکان چۆڵ بکەن ئامانجی هەردوو وڵات تا ئێستا خاڵە سەربازیەکانەوە تا شوێنە سەربازیەکانە بۆیە تا ئێستا لە کۆنتڕۆڵ دەرنەچووە. بەس ئەم مەترسی لە کۆنتڕۆڵ دەرچوونە مامۆستا ڕامیار لەکوێ دێ لەو نایە بە نمونە ترسی ئەوە هەیە ئەگەر ئەمریکا مداخەلی ئەم بابەتەکە بە ئەو ئاڕاستەی کە بێت بەشداری جەنگەکە بکات و خۆی ڕاستەوخۆ هاوکاری ئیسرائیل بکات و بێتە ناو جەنگەکەەوە پێت وایە ئەمە بەشێک نیە لەوەی کە ئەو قەلەقی و دوودڵی و وەروەها سترسی دروست کردەوەی کە جەنگەکە لە کۆنتڕۆڵ دەربچێت؟ بەڵێ بێگومان ئەمە ڕاستە خصوصن کە ئەمەی کە ئیسرائیل کردی ئەم هەنگاوە هەنگاوێکی دەتوانانی بڵین بوێرانە بوو هەنگاوێکی چاوەڕوان کراو نەبوو ئەمەی کە ئیدارەکانی ئەمریکا هەر لە 1970 کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دامەزراوە نەیانتوانیوە بیکەن یا بە هۆکاری جیاواز لە دوای ئەوەی کە چەندین هەڕەشیان کردووە هێرشیان نەکردوتە سەر ئێران ینی بەڕاستی ئەمەی کە هەفتەیەک لەمەوبەر لە 13 جوون ڕوویدا بەهێرشکردنی ئیسرائیل بۆ سەر ئێران شتێک بوو کە ئێرانی تووشی شۆ کرد جیهانی تووشی شۆ کرد ئەمەی کە ئێستا هەیە لە شەڕی وەکالەت دەرچووە ئەمەی کە لە 10 ساڵی ڕابردوو ڕوویداوە شەڕی زیاتر وەکالەت بووە غەزە بۆ منە بەکارهێنراوە بەنان ڕاستەخۆ لەلایەن ئێرانەوە یەمەن بە هەماشەوێ عێراق سووریا بەڵام کە ئێستا ئەوەی کە هەیە بەریەکەوتنی ڕاستەوخۆیە لێدانی ڕاستەخۆیە لە نێوان ئێران و ئیسرائیلدا ئێرانێک کە بەزلهێزی ناوچەکە دادەنرێت بەهێزێکی ینی بەدەسەڵات و گەورەی ئیقلیمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنێت بێگومان ئەمە کەم نییە ئەمە کە ئێران دەیوت ئێمە ئیسرائیل دەسڕینەوە لە ناوچەکە ئەگەر بێت و هێرشکەن ئیسرائیل بۆ ئەمە پاروێکی ئاسانە ئێمە دەبینین کەوا نەبوو لە ئێستادا ئێران لاوازە ئێران بەڕاستی ئەم هێزەی کە خۆی نمایشی بۆ دەکرد خۆی چاوەڕێی بۆ دەکرد ئێمە ئەوە نابینین ئێستا و ئێران چەندین جار داوای دانوستانی کردووە داوای وەسانی جەنگەکەی کردووە لەگەڵ هەر کاتێکدا کە ئێران هێرش دەکات ئەڵێت ئەگەر ئیسرائیل هێرش نکاتەوە ئێمە دانوستان دەکەین ئەو بۆ واتادەکێمە جەنگمان ناوێت لە ئێستادا ئیسرائیل بەهێزە ئیسرائیل چاوەڕە دەکرێت کە ببێت بە زلهێزێکی ناوچەوی بەڵێ چاوەڕە دەکرێت کە ئیسرائیل لە دوای ئێران هێرش ئیسرائیل خۆی بەتەنیا بەهێزە یان ئەوتای بە پشتیوانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی بێگومان ئیسرائیل ئەم هێزەی کە هەیەی هێزی خۆی نییە بەتەنیا دەتوانین کە بڵین ئیسرائیل هێزێکی تەکنۆلۆژیا زۆر بەهێزی هەیە هێز و گەورەی ئیسرائیل بە بڵێن گەورەی هێزی سەربازی و دەسەڵاتی ئیسرائیل لە ناوچەکە بێگومان بەشێکی بۆ خۆیەتی کە هێزێکی یەگرت و دەوڵەتێکی یەگرتووە توانێت شکست بە خەزە بێنێت ئەمەی کە ئێستا 2 ساڵ زیاتر هەیە ئەم هەموو قوربانیانێکە هەیە تا ئێستا نە ئەوروپا نە ئەمریکا نەنەوتە یەگرتوەکان ناتوانێت ئیسرائیل ڕابگرن ئیسرائیل دەسەڵاتی سووریای ڕوخان غەزە هەر بە هەمان شێوە فەڵەستین شکستی هێناوە ئێران نەیتوانی کە بۆ منە بەرلەوەی کە خۆشی هێرش بکرێتە سەر دیفاعی لێ بکات ئێمە هەمووی هێزی ئیسرائیل دەردەخات بەڵام بێگومان ئەم هێزەی کە ئیسرائیل هەیەی بەشێکی زۆریشی ئەمریکا بەشێکی زۆری بەریتانیا کە بە هەماشە هێزی سەربازی ڕاوانی ناوچەکەی کردو و پشتیوانی خۆی بۆ ئیسرائیل نەشاردوێتەوە ئەم جەنگە خەتەری لێرەدا ئەوەیە کە وەکوتم بۆ منە تازەترین هەواڵکە من لامە ئەوەیە کە سەفیری ئیسرائیل لە فەڕەنسا وتیویتی ئێمە بەس چاوەڕێی بڕیارێکی سەرۆک ترامپ دەکەین کە تارەکانی ئەمریکا کە ئێستا لە ناوچەکەن و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن چاوەڕی بڕیارێکی ئەو دەکەین کە هێرش بکەینە سەر ئێران
لە هەمان کاتیشدا ئێمە شتێکی تریشمانەی خاتونگیان ئەویش ئەوەیە کە دوێنێ ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا هۆشداری داوە هۆشدارێکی تون کە ئەمریکا ناتوانێت تەداخڵ خەتەرە بۆ واتەعات دێ ئەگەر بێت و ئەمریکا تەداخلی ئەو جەنگە بکات جەنگێکی ئیقلیمی دەکرێت لێ بکەوێتەوە دەکرێت جەنگی جیهانی لێ بکەوێتەوە دەکرێت کە رووسیا بڵێ ئەگەر ئێوە ئێران داگیرکان یا دەسەڵاتەکە بڕوخێنێ ئێمەش بە مافی خۆمان دەزانین کە ئۆکرانیا بە تەواوی داگیر بکەین لە هەمان کەدا سین دەتوانێت بڵێت ئێوە مادام بە ئاشکرا بە عەلەنی چکە ئەو جەنگی کە ئێستا دەستی پێکردووە ئیسرائیل دەستی پێکرد ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران بەپێی یاسای نێودەوڵەتی ئیسرائیل ناتوانێت هێرش بکاتە سەر ئێران و سیادەکەی بشکێنێت ئێ لە هەمان کەدا سینیش دەتوانێت بڵێ ئێوە مادام ئەوە دەکەن ئەمریکا و ئیسرائیل ئێمەش بە مافی خۆمان دەزانین کە تایوان داگیرکەین بە کورتەکەی ئێستا خەتەری ئەوەیە کە ببێت بە جەنگێکی ئیقلیمی ببێت بە جەنگێکی جیهانی باش ئەوەی کە ئێستا دەیبینین مامۆستا ڕامیار توانای بەرگەگرتنی هەریەک لە ئیسرائیل و ئێران بەم جۆری ئێساکە و خۆیان باز دەکەن بەتەنان تا کوێ بەرگە دەگرن تا کوێ دەتوانن درێژە بەم جەنگی ئێستا بدەن بەپێی هەموو تەوەقعاتەکان ئەوەی کە زانیاری لای ئێمە ئەوەیە ئەو جەنگێکی درێژخایان دەبێت ئیسرائیلیش هەر لە ڕۆژی سەرەتا ڕایگەیان کە ئەو جەنگێکی درێژخایان دەبێت بەڵام پرسیار ئەوەی مە پرسیارکەین بۆچی ئیسرائیل دەیەوێت کە ئەو جەنگە درێژخایان بێت لە بەرۆی پێویستی بەوەیە کە ئەم جەنگە چەند هەفتەیەک چەند مانگێک بخایەنێت بووی کە بگاتە خاڵک کە ئێران توانای ئەوەی نەمێنێت کە چیتر بۆ منە هێرش کاتە سەر ئیسرائیل ئامانجی ئیسرائیل ئەو لەم جەنگەدا ئەوەیە کە توانا سەربازی و ئەتۆمیەکانی ئێران لاواز کات ئێران ناتوانێت ببێت بە هەڕەشە ئەمێ کە ئێستا ئیسرائیل دەستی پێکردووە من بە شێوازێکی درێژکراوەی ئەو پلانە سەربازی و سیاسی و ئەمنیانی ئیسرائیل دەبینیم لە ناوچەکە ئەوەی کە ئێمە دەبین ئەوەی ئیسرائیل بۆ منە شکستی بەدەسەڵاتی سووریا هێنا فەڵەستین هەر بە هەمان شێوە ئێران هەر لەوێ من بە دووری نازام لە دوای ئێران سەرەی تورکیاش بێت نۆرەی تورکیاش بێت ئیسرائیل دەوێت هەموو ئەم هەڕەشانێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نیان هێڵێت بۆ خۆی ببێت بە دەسەڵاتێکی ئیقلیمی هێزێکی ئیقلیمی گەورە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابڕژێتەوە و ئەوەش لە لێدوانەکانی بنیامین نەتەنیاهۆدا نەشاردراوەتەوە مامۆستا باسی تورکیات کرد ترسێک بە تورکیا و دیارە و ترسە جدیە بە جۆرێک لە جۆرەکان ئەردۆغانیش باسیێواکە دەبێت بەربەم جەنگە بگیرێت هەوڵی دانوستانەدات هەموو ئەم هەوڵانی کە ئەردۆغان دەیدا بۆ پاراستنی خۆیەتی وەکو تورکیا بۆ پاراستنی خۆیەتی بۆ پاراستنی کۆماری تورکیا ئەوان نانەوێت دەسەڵاتێک هەبێت لە ناوچەکە کە دژی ئەوان بێت باش ئێستا هەموو چاوەکان لەسەر ئەوەیە کە ئایا ئەمریکا دێتە ناو ئەم جەنگەوە یان نە هەر ئەوەی کە دوێنێ باستەوەکرا فڕۆکی بیدوو کە دەتوانێت ناوەندی ئەتۆمی فۆردۆ لە ناو بڕێت ئەمەی جوڵاندۆ بەرە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر چەندە مامۆستا تا ئێستا ڕوون نییە بۆ چمە بەستێک بەرە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ژۆناندوێتی بەڵام هەر خودی خۆی جوڵاندنی ئەم جۆرە فڕۆکی ئەمریکی ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ئاماژێک مامۆستا گوێت لە منە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا ڕامیار پسراوە ڕامیار جەمەر مامۆستای زانکۆ جەنابێ ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ مابوون ئەوەی کە دیمەنانی کە لە بەشێکی شاشەکەدا دەیبینن ئەمڕۆی تەلەڤیڤە کە ئێران بە 25 موشک هێرشی کردە سەر ئێران مامۆستا ڕامیار پێم وا بوو گوێت لە من نابێت ببوورە خواحافیزیم لێ کردی بەڵام درێژە بە قسەکانمانە دەین باسی ئەوم کرد چاوەکان لەسەر هاتنی ئەمریکا بۆ ناو شەڕەکە وی کە دوێنێ فڕۆکی بیدوو جوڵێنراوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچەندە ڕوون نییە بۆچی جوڵێنراوایە بەڕاستی ئەمریکا خۆی ناوەندی ئەتۆمی فۆردۆ لە ئێران لە ناو دەبات یاخودنە ئەمانە جارێ ڕوون نین بەڵام پێشبینی چی دەکرێت ئەمریکا خۆی ڕاستەوخۆ دێتە ناو جەنگەکەوە یانەوتای بەڕاستی هاوکاریەکانی بۆ ئیسرائیل بە ناڕاستەوخۆ یاخود لە ڕێگەی سەربازی هاوکاری ئیسرائیل دەکات و ئیسرائیل ئامانجەکانی ئەمریکاش لە ئێراندا لە ناوبەرێ خۆی ئەمەی کە دوو شەو لەمە بەر ئێمە هەموو چاوەڕێمان دەکرد ئەم بڕیارە مەترسیدارەی کە ئەمریکا بیدات ئەویش تەداخلی خۆیەتی یا بەکارهێنانی فڕۆکە جەنگەکانی ئەوە بۆ سەر ئێران نەیدا لەسەر چەند خاڵێک وەستاوە بڕیاردانی ئەمریکا بۆ تەداخلی ئەم جەنگە بڕیارێکی خەتەرە مەترسیدارە و تا ئێستاش نەیتوانیوە کە ئەم بڕیارە بدات لەبەر ئەو ئەنجامانەی کە لی دەکەوێتەوە ئەویش ئەوەیە کە ڕاستەوخۆ بەشداری ئەمریکا لە جەنگەکەدا کاردانەوەی ئێرانی لێ دەکەوێتەوە بۆ هێرشکردنە سەر عێراق
سەر ئەو ناوچانەی کە قاعیدەکانی ئەمریکا لێ سەر هەولێر بوومونە هەموو ناوچەکانی تر هەر بە هەمان شێ بەڵام عێراق دەتوانین کە بڵین نزیکترین ئامانج دەبێت بۆ ئێران و پاروێکی ئاسان دەبێت بەکارهێنانی ئەم گروپانەیە کە سەر بە ئێرانە لە عێراق لە لوبنان لە شوێنەکانی تریش هەر بە هەمان شێوە بەشداری دەکایان نا دەکەوێتە سەر بڕیارە چاڕوان نەکراوەکانی دۆناڵد ترامپ مامۆستا ڕامیار دوایین زانیاری باسیەوە کات دەڵێ دۆناڵد ترامپ بەشێک لە سەرکردە باڵەکانی ئەمریکای ئاگادار کردوتەوە لەوەی کە خۆی دێتە ناو جەنگەکەەوە دەکری ئەمە ڕووبدا چکە دۆناڵد ترامپ ئەو بابەتی هەیە ئەمە چەند ڕۆژە بەڕاستی زیاتر شارەزای بووین ئەمڕۆ قسێک دەکا بەڵام بەیانی قسێکی دیکە دەکا بەڵام سەرباری هەموو ئەمانە باسیەوەی کروتیتی چاوەڕێ ئەوم کە ئێران بێتە ژێرباری داواکاریەکانی ئەمریکاوە خۆ ئێستا ئەمە شتێک هەیە ینی ئەوەی کە ئێمە هەندێک شت لە دۆناڵد ترامپ دەبیستین کە هێزی کە بەڕاستی نەرمتر سەبارەت بە ئێران قسە دەکە هەرچەندە ئەویش بێگومان دەستی ڕاستەخۆی لەم هێرشانەدا هەیە کەس بۆ سەر ئێران دەکرێت ینی ئەو دەڵێت پێم خۆشە ئێران بێتە ناو گوتوگۆکەوە لە شوێنێکدا بە هەمان شێ باسی لەوە کرد کە من لەگەڵەوەدا نەبووم ئیسرائیل هێرش کاتە سەر ئێران لە شوێنێکی تریش دەڵێ ئێران بۆ ئێمە ئاسانە ئاسمانی ئێرانمان لەبەردەستدا ینی وەکو باسمان کرد بە کەسێکی ناجێگیر ناسراوە بڕیارەکانی خۆی دەگۆڕێت لە هەمان کاتیشدا بەڕاستی کەسێکە حەز ینی خۆی زۆر خۆش دەوێت پێی خۆشە بڵێ جیهان لەبەردەستی منە من بڕیار دەدەم کە ئاشتی پێک بێنم من بڕیار دەدەم کە هێرش بکرێتە سەر ئێرانیان نا بەڵام ئەوەی کە ئێمە دەیزانین ئەوەیە کە گەورەترین ئامانجی ئیسرائیل لەو جەنگەدا کە خۆی دەستی پێکردووە ینی کوشتنی توانە ئەتۆمیەکانی ئێرانە ناتوانێت کە بنکەی ئەتۆمی فۆردۆ بوەستێنێت تەنها بەیەک شت دەوەستە ئەویش بە بەکارهێنانی فڕۆکەکانی ئەمریکا هێزی پێشکەوتووی سەربازی ئەمریکاش ئەگەر بێتە ناو جەنگەکە و خەتەرە ینی ئێستا ئەگەر ئەمریکا ئەم بڕیارەشدا دەبێت بە شێوازێکی ئەقلانی بیدات کە کاردانەوەی لێ نەکەوێتەوە بۆیە بۆم لە دۆناڵد ترامپ لەلایەکەوە دەڵێمە دانوستان دەکەین لەلایەکەوە دەڵێ ئەگەر ڕێک نەکەون ئێمە هێرشی سەربازی دەکەین ئەمانە لەلایەک شەما مەسەڕامیار لە بەڕاستی مەتاقەتی دانوستانمان نەماوە لەگەڵ ئێرانە ئەنی قسەی جیاوازەکە بەڵێ بێگومان وا دەڵێت ئەمە دەڵێت بەڵام دوێنێ شەویش لە هەمان کاتەوتی ئێمە پێمان باشەکە ئێران تەمان ئەو دوای ئەو شتە بوو کە تۆ باس کرد وتی ئێمە تااقەتمان نەما بەڵام هەردوایەوە وتی ئێران دەیەوێت ئێمە گفتوگۆکەین ئێمەش بە هەمان شێو گفتوگۆ دەکەین مامۆستا ڕامیار زۆر سپاس بۆ زانیاریەکان و سپاس بۆ ئامادەبوونت ئەرکت کێشاومان دوومان کردی